جوتیارانی شارەزور لە ئێستادا سەرقاڵی بەرەمێنانی سەوزەن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان هەر لە سەرەتای دەستپێکی کارەکان بیر لە بەکارهێنانی ئاوی پاکی ژێرزەوی دەکەنەوە و دەشڵێن سەوزەکانمان بەبیر ئاو دەدەین. ئەو دێر ڕەفیق سەرقاڵی کاری چاندنی سەوزەیە و بژێوی ژیانی لەسرم کارێ و لە دوای بڵاوبوونەوەی پەتای سوکچون و ڕوشانەوە کۆلێراوە زیانێکی زۆری کردووە و بازاری نەماوە. یەنە بە بۆنەی ئەو سەوزانەوە کە بە ئاوی قورس ئاوێن بازار ئێمەش وەساوە هیچ سەرف نابێت لە مەطعەمەکانە یاساگەنە ڕۆژانە چەندەها سەوزان سەرفە کرد ئێساگەنە ناڵ لە مەطعەمەکان شا سەوزە بەکاربێنن وەکو خۆ من فەلاحێکم 12 دۆلم زەویم هەیە هەموویم چاندووە بە سەوزە یعنی زەرمەندێکی زۆر بووم ئێساگەنە نیوەی ڕستقەکەم خراپ بوو هەبێ مووی فڕێمە دەڕۆی ینی وازی لێ بێنم ئەوە فڕێم زەرمەند بووم من ئێمە زەرمەند بووین بەهۆی بەبوونی ئەوە کەم ئەمە بڵاو بۆتەوە کە نەخۆشینە بە سەوزەوەی یا بە ئاوی پیسەوە یا بەشتوێ بەڵام پەیوەندی من سەوزە ئێمەوە نییە سەوزەی ئێمە ئاوی بیر و ئاوی پاکە ئەوە هێوە شایەتی توانین بدەنەوە ئەوە سەوزەکەمانە جوانە ئەگەر بە نەخۆشین بێ ئێمە خۆمان 5-6 کرێکار و سەوزە فرۆش ئەمانە تا 15 کەس ڕۆژانە لێرە هەمووی سەوزەی خوا بێ یەکەم کەس ئێمە بیگرین تا ئێستا یەکێ لەمان و کرێکاری ئێمە و ئەمانە کە لای ئێمەش دەکڕنەوەی فرۆشن کەسی نەخۆش نەکەوتووە بەهۆی چەند کێڵگەیەک کە بە ئاوی قورس سەوزەکانیان ئاو داوە بەشێکی زۆر لە جووتیاران کە بە بیر بەرەمەکانیان ئاو دەدەن بوونەتە قوربانی ئەوانە و ڕۆژانە و سەوزانەی دەینێرێتە بازاڕەوە بڕێکی کەمی لێ دەفرۆشرێت. سادە مشتەکان زۆر کەمیان کردووە ئەڵێن سەوزەکە لەوانەیە بە ئاوی بیر نەبێ بەڵام ئێمەش هەر تەسوورمان کردو قەناعەتێک کە شارەزور هەمووی بیرە و پێمانە و ناوی کەسەکانمان پێوتن لێرە فەلاحن هەمویان و بڕێکیان ئەیان ناسن ئەڵێن بەڵێ ئەوە بیرە بەڵام بڕێکی تریان ئەڵێن نا هەر ئاوی قورتە هەر ترساون. بازارمان نەماوەکو جاران ئەو بازارە نەماوە جاران بۆ نمونە 200 دەسمانە فرۆش ئیسانە ناکاتە 75 دەسک ئێتر داواکارم لە ئەو خەڵکەی کە ئاڵێەوە دەنگۆوایە ئەمە شوێنەکەی و ئەمە باخچەکەی کە ئەیبینیت ئەو سۆزە پاکەیە کە ئێمە یێنین بۆ کۆڵان ئەیفرۆشین. بەڕێوبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بە مەبەستی تەشەنەکردنی نەخۆشی کۆلێراوە بڕیاریدا بەکارهێنانی سەوزە لە هەموو چێشخانەکان قەدەغە بکرێت و هەموو ئەو سەوزانش قەدەغە بکرێن کە بە ئاوی قورس ئاودێری دەکرێن بەهۆی ترس لە نەخۆشی ئەو سەوزانشی کە بە ئاوی سووک ئاو دەدرێت بە ڕژێکی بەرچاو خواستیان کەم بووەتەوە. سوی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەشتی شارەزور.